Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
3, hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Good. Good catch. Forward, go.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar!
Doerie! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgen!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgende! پێشەکی زۆ سپاسی ئامادەبوونتانەکەم بە حقیقت دەستخۆشی لەو جەماوەرە خۆشەویستاکەم کە لە چوارقڕنەوە هاتون بۆ ئێرە پاڵپشتی فەریقەمان دەکەن هەمووتان بینیتان ئێمە دویاری ڕابردوش کە یەکسان بووین هەمان یاریمان کرد و هەمان شێواز یاریمان کرد یاریەکی زۆر جوانمان کرد بەس بەڵام شانسی یاوەرمان نەبوو وا دیارە ئەم هەفتەیشمان لەسەرەوە کرد کە ریزەکانی خۆمان ڕاست بکەینەوە ئەو کەم و کوڕێی کە هەمان بوو لەو دویاری ڕابردوو خۆشحاڵانە توانیمان ئەنجامەکەیمان بەدەست بێنی کە سێ خاڵی یارێکەیە ڕقم سێ خاڵی یارێکەش یاریەکی جوانمان کرد دڵی هاندەرانمان خۆش کرد تۆپانێکی جوانمان کرد من سەرەتاش ئەو قسەیم کرد کە بووم بەڕایەنی چاخۆنە ئێمە پلانیەوە ئێمە کە تۆپانێکی جوان بکەین نە تۆپانێکی عەشوایی بکەین وا دیارە پلانەکان ژوون و ئاشکرایە دڵی ئەو هاندەرانەمان خۆش کرد سێ خاڵی زۆر گرنگ بوو چونکە ئێمە هەفتەی داهاتوو پشومان هەیە ئینتزارین ئەو پشووەش دەبێتە دافعێکی گرنگ یاری داهاتوومانش لە یاریگای خۆمان لەگەڵ ئاکرێ دەبێ خۆمانی باش بۆ ئامادە دەکەین بەس بەڵام ئەو سێ خاڵە دەتوانم بڵێم مەحەکێکی ڕێز حەقیقی بوو بۆ فەرێقەکەم بۆ تیپەکەم تا بزانم چەنی ئاسی تیپەکەم بەرەو باش بوون چۆ بەرە پێشکردنەوە لە سوپاس بۆ خۆی گەورە توانیمان ئەنجامەکەیەک لا بکەینەوە و پیرۆزبایی لە هەموو خەڵکی چوارقڕنە و هاندەرانی چوارقڕنە دەکەم سوپاسی یاریزانان دەکەم دەستخۆشییان لێ دەکەم بە حقیقەت ئەمڕۆ جەنگاوەر بوون یاریەکی جوانیان کرد و دەستخۆشییان لێ دەکەم پێشەشی بە نای خدای گەورە پیرۆزبایی لە یانی چوارقڕناکەم بەڕاستی یاریشی باشیان کرد ئەمە دەبا سێ خاڵ ناو یاریگای خۆن بەدەستی نابا بەس ئەوەش تۆپی پێیە یعنی ناتان حکم لەسەر کە ئایا تیپەکەمان وەکو ئاست لەوانەیە دیسان برێمۆلیان ڕازی نەبوویمە لەبەر ناو یاریگایە خۆم بوو یەکەم یاریشمان بوو ئەو هەموو جمهورە لێرە ئامادە بوو دەبا سێ خاڵەکەمان بەدەستی نابا بەس دیسان ئەرێمەوە پیرۆزبای لە یانە چوارقڕناکەم یاریشی باشیان کرد و توانیان سێ خاڵەکان ناو یاریگای شەقلاوە بەدەست بێن ئیشاڵا خۆ ئامادەکەن ئەوە دووەمین یاریە ئیشاڵا دەبی باشتر خۆ ئامادەکەن ئەو هەڵانەی کردمان دەبی چاپ بکەین ئیشاڵا ئومێ دەخوازم ئیشاڵا تیپەکەمان بێتۆ سەرشکەی خۆی یعنی باشتر بین ئیشاڵا باشە لە سەرەتای بڵێن خۆ ئامادەکردنتان گوتمان هیچ خەلەلێک لە تیپەکەمان نییە ئێستا هەستەکەی هۆکار خەلەل هەبوو یاخود هۆکار چ بوو کە ئێوە ناتان وڵای تیپ ئێمە بەڕاستی هەر لە ئەوەل جاری یعنی ئێمە محاوەڵەن کرد کە بە فشارشی لەسەرەوە بکەین بە هجومی یاری بکەین بەڵام یعنی کە ئەو گۆلەمان لێ کرا زوو گۆلەکەمە دوسێ فرسەن چاندن دوای کە ئەو گۆلە لەمە کرا یعنی تیپەکەمان بەڕاستی بەرەو ئەوە هاتە خوارێ جێمی دوم هەندێک گۆرانکارین کردن یعنی زۆر لەوانی ئاگاو لێ بێن گۆوانە زیاتر گۆلەکانی کە کردیشان لە هەزمەتەکانی مرتەدە بوون لەمەیان کردن ئەگە نەما فشارش تەواومان هاویشتە سەرێ بەس گۆل نەکرا و تۆپانێشە و کو حەست لێ بێەوە دەبی ئیمانش بەوەی کە بدۆڕی یعنی ئیشاڵە دەبی خۆ ئامادەکەین لەو یاریشکە باشتر خۆ ئامادەکەن دەگە ئاکرێن هەیە